سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا دەمەوێت باز لە منارەی چۆڵی شاری هەولێر بکەم. ئەو منارەیە کەوا هەر کاتێک ناوی شاری هەولێر دێت ڕاستەوخۆ بە دوایدا قەڵای هەولێر و دواتریش منارەی شاری هەولێر دێتە بەرباس و خواست. دەمەوێت لەم بەرنامەیەدا ئاماژە بە کۆمەڵێک تایبەتمەندی منارەی شاری هەولێر بکەم. ئاخۆ لە ڕووی تەمەنەوە ئەم منارەیە بۆ چەند ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە؟ ئایا لە ڕووی کەرتی گەشتیاری تا چەند سوودی لێبینراوە؟ لەگەڵماندا بن بۆ ئەوەی وردەکاری منارەی شاری هەولێرتان پێ بڵێم. جەناب مامۆستا زۆر سوپاس بۆم دەرفەتە. دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم. ئەو منارەیە چەند ساڵ مێژوەکەی بۆ چەند ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە بە دیاریکراوی و مێژوو کاتی ئەو کات چۆن بووە، چۆن گرنگی بە منارە دراوە؟ زۆر بەخێر بێن. طبعاً دروستکردنی ئەو مینارەیە دەمانگەڕێنەوە لە بۆ ساڵانی ئەو کاتێک کە ئەتابەچیەکان لێرە حکومیان دەکرد کە ئەو کات سوڵتان مزەفەرەدین کۆکبۆری لێرە مەلیک بووە و پەیوەندێکی بەقووەتی لەگەڵ سوڵتان سەلاحەدین ئەیوبی هەبووە. بدایەت سەر بە سەلاحەدین ئەیوبی بووە، بەڵام دوای ئیستیقلالیەت وەردەگری وەک مەملەکەتێکی سەربەخۆ دادەمەزرێنیتن. تقریبان ساڵانی 585 تقریبان دەتوانین بڵێن ئەو مینارەی دروست کردیە، چونکە لێرە لە هەولێر دوو جار حکمی کردیە، جارێک 6 ساڵ جارێکیش 45 ساڵ، یعنی دەتوانین بڵێن 50 ساڵ ئەو کابرای حکمی کردیە و تەمەنیشی 85 ساڵ بووە. ئەو جار وەفاتی کردیە لە 449 و 549 لە 630 وەفات دەکاتن هیجری. زۆر باش مامۆستا، بە دیاریکراوی مێژوەکەی بۆ چەند ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە منارەی؟ تقریبا لە بۆ 800 ساڵ دەڕوات نەگەر لێک دەینەوە بە تاریخی هیجری کە باسمان کرد. طبعا ئێرە بدایەتەن مزگەوت بووە، مزگەوتێکی گەورە بووە، تێدا دوو مەزهەب مەدرسەی تێدا بووە لەسەر دوو مەزهەب وانەیان گۆتیتەوە، مەزهەبی شافعی و مەزهەبی حەمبەلی و جار بەجاریش مەزهەبی حەنەفی، یعنی کەواتە سێ مەزهەب لێرانە مامۆستای وانەبێژیان هەبووە. چونکە ئەو فترە هەولێر بوویتە بەدیلی بەغدا. بەغدا کەتیتە بەردەستی ئەو کاتەی کە بڵێن حکمی عەباسیەکان لاواز دەبیتن، حکمی ئەو سێ برایە پێدەگوترێ ئەخوەت دلێم کە ئەوان شیعە مەزهەب بووینە، لەوێن دەر عێراق هوردە بەرەو لاوازی دەڕوە، هەموو زەختەکە دێتە سەر هەولێر. زانایەکان هەموو کۆز دەکەن دێنە هەولێر لەبەروەی کەش و هەوایەکی زۆر واسعی دەبیتن، مامۆستایان شوێنی تایبەتیان دەبی، پارەکی باشیان دەدرێتێ و قوتابیەکی زۆری لێ و مەکتەباتێکی باشی لێیە و ئێرانش کە بەخۆی سەرپەرشتی کردیا سوڵتان مزەفەر بەخۆشی وانەی گۆتیتەوە، وانەی حەدیث محەدیث بووە لە باپیری ئیبن تەیمیە ئیجازەی حەدیثی وەرگرتیە کاتێک کە دێتە هەولێرێ و دەینێرتە حەج، لەوێن دەرفورسەت دەزانێ ئەو ماوەی لە هەولێر دەمینێتەوە ئیجازەی حەدیثی دەداتێ لەسەر موسنەدی ئیمامی ئەحمەد.
طبعا ئەو مینارەیەش دروستبوونەکەی چیرۆکەچی هەیە سوڵتان مزەفەر دووجار سەفەری بەغدا دەکاتن جارەچیان کاتێک کە لێرە کۆتەتای لەسەر دەکرێت و ئینقلابی لەسەر دەکرێت بەرەو بەغدا دەڕوە لای خەلیفەی عەباسی کە یارمەتی بدا و حکومەکەی بگەڕێنەوە بەخۆی وەریتەکی شەرعیە و کوڕە گەورەی ئەو بنەماڵەیە بەڵام لێرە ئەو کەسەی کە لەسەری سەرپەرشتیار دەبیتن ناوی مجاهددین قایماز دەبیتن ئەو تەماشا دەکا و کابرایە فکرەی گەورەی هەیە و دەیەوێت دەوڵەتدا بمەزرێنیتن و یعنی ئەوەی خۆی هەیە تایبەتمەندی خۆی هەیە لای دەداتن و برا بچووکەکەی لەسەر هەولێردا دەنێتن کە دەچتە بەغدا زۆر ئیتیمامی نادەنێت لەبەر هۆکاری زۆرە سامە باسی ناکەین بەڵام لە ڕێ کە بەرەو بەغدا دەڕوا بەرەو داقوق دەڕوا داقوقیش مینارەی لێە بۆش مینارەی هەولێر وایە ئەو مینارێک کە ئێستا لێرە هەیە ئیوێن دەر تقریبان 30 مەترە ئێرانە کاتی خۆی کە دادەمەزرێ و بینا دەکرێتن 40 مەتر دەبیتن جاری دووەمیش هەر سەفەر دەکا و سەرسام دەبیتن لە تاقوق دێتە خوارە پرسیار دەکا چێ ئەو مهندیسا و بیناسازیکە ئەو مینارەیە دروستکردێ دەڵێن وەڵا وەستایەکەی ناوی محەممەدە ئیدی دەڵێ وەڵا ئەمە پێم خۆشە لە هەولێرێژ مزگەوتم هەیە و هەروەها لە ئەطرافی مزگەوتیش یەک دوو قوتابخانەشم کردیتەوە و خانی ئەو شتانەشی لێ لە بۆ مامۆستایان دەمێ مینارەی ئەو هەم لۆ دروستکەی دەڵێ وەڵا ئەمن ناتوانم بێم بەڵام تەڵەبەکەم هەیە ناوی مەسعود مورادە لێرەش ناوی نووسرایە لێرە ئەگەر بگەڕێن بیبینینەوە ناوی مەسعود موراتە تا ئێستامایە ینی ئەگەر لە دەورا پشتی مینارەکە بگەڕێن ناوەکەی دەدۆزینەوە دەڵێ مەسعود مورات ئەوەی منە ینی وەک بڵێ لە بەردەستی من ئیش دەکات زۆر شارەزایە ئیتفاقی لەگەڵ دەکات لێرە ستافێک دروست دەکات چەندین مهندسی ئەو زمان ئەوانی کە شارەزای بینیان هەیە لێرە پارەی باشی لۆ تەخسیس دەکاتن ئیدی دەڵێ ئەمن شتەکە لۆ دروست دەکەم لە داخۆک زۆر زۆر جوانتر بی هەڵدەستیتنەوەی دروست دەکات بە 40 مەتر 40 مەترە و بە شێوازێک دروست دەکاتن لەولەبیە کە دەچێت سەرێ تقریبان 185 قالدربەیە ئەمە چوویمە سەیرە ساڵی 1992 و ئەو وەختی ئێرانە کراوە بوو ئەو هانە بوو ئەو ئیتیمام ئێستا بڕێک ئیتیمام هەیە بەڵام هێشتا ئەمە چاومان لەوەی ئیتیمامەکی زۆری بدرێتە لەوەی ببیتە جازبەی گەشتیارانی دەینە سەر ئەو مۆزوعەش باز دەکەین کە 182 قالدرمەیە کە چوومە سەرێ ینی هەولێر کە تەماشای خوارێ دەکەی زۆر ئەنتیکە ینی گچکە خەڵک دیارە طبعا بە دوو کەسان چوین برادەرەکەم لەگەڵ بوو ئەوە مهمە دەمێ ئەو پرسیارە کەمە پرسیارێکی تایبەت مامۆستا سیر دەکەی ئەم منارەیە دوو دەرگای هەیە دوو کەس بێکەوە سەر دەکەوێتە سەرەوە هیچ کامیان ئەوەی تر نابینێ ئەمە چۆنە تایبەتمەندەکەی چییە؟ تایبەتمەندەکەی ئەوەیە طبعا منافەسەی ئەوە هەبووە قەدیمەن لە مابینی وەستا و شاگرد و ئەوەی کە لەبەر دەست ئیش دەکا ئەوە لەوە ترسایە وەستایەکە ئەگەر بێتە هەولێر لە ئەسنای دروستکردنی ئەو مینارەیە و ئیدی هەمووی قالدرمەیە ممچینە وەستا فێرێکی لێ بکە و فڕی بداتن هەستایە دوو ئەوەی دروست کردیە کە دوو کەس ینی ئەوەی خەلفەی لە بەردەستی ئیش دەکا بەخۆشی لەسەرێش کەس یەکدری نایە هەتا سەری کەس یەکدری نابینی کە دەچێت سەرێ کەس یەکدری نابینێتن ینی لەولا و لەولا وەک گوتم بە لەولەبی دەچێت سەرێ ینی فەنەکی زۆر زۆر میعماری جوانی فکرکردیتەوە ئەوە تەبعاً لە وەک نووسین بڵێم وەک سەرچاوە نیە بەڵام لە باب و باپیران و ئەوانەی بەتەمەم بووینە ئەمنیش زۆر پرسیارم لەیان دەکرد دەیانگومە ئەمەش لە باب و باپیرانمان جێلێ بووە لە وەستا محەممەدی ترسایە نەکو فڕی بدا لۆیە تا سەرێ لەبەر زیرەچەکەی فعلەن ئەوها دروست دەکات لە داقوق زۆر زۆر جوانترە ئێستا گەر تەماشای مینارەی داقوق بکەی لەگەڵ مینارەی چۆلی هەولێر کە بە ڕازنەکە ناوی مینارەی مزەفەریەیە کە سوڵتان مزەفەر ئەوەی کە دروست کردیە بە لەسەر ئەرچی خۆی و بەخۆی سەرپەرشتیاری کردیە کەواتە ئێستا ئەو تایبەتمەندیەکە ئەوەیە بەو نەوعە دروستکرایە ئەو چیرۆکەشی لێ هەیە بەڵام دیارە ئەوانەی مێژویان نووسە ئەو شتیان نەیان جواندیەوە و نەیان نووسیوە و باسییان لێ نەکردێ بەڵام سەماعن پێی دەگوترێت سەماع چکە تاریخیش یەک لە بەڵگەکان سەماع بە جێبیستن مامۆستا بابەتێکی دیکە هەیە باست کرد کە ئەم منارەیە سەرەتا 40 مەتر بووە بەڵام ئێستا سەیری دەکەی 40 مەتر نییە نا تقریبان هۆکاری ئەوەی کە منارەکە کورد بۆتەوە بۆچی دەگەڕێت ئەو زەمان مەثەلەن بڵێن بروسک و ئەو شتانە لێدایە کە بروسک لێدایە لایەکی ڕوخاندیە ئێستا لای سەرێ تەماشا کە دیارە یعنی کە ڕوخایە دیارە خۆ بەدەست ئەوە نەبووە بەڵام بە ئەوەی بروسک و شتیوە و دیارە زەمەنیشی بەسەردا ڕۆیە ئەو سەرێ تقریبان 5 مەترێک ڕمایە و ئەوە بووە هاتیتە خوارێ
يعني علماء وأواني كتاريخ شانوسيا هم يعني لبو تيشقي بروسك دقرينوا دلين ليدايو هاتي تخواني زۆر باشە ماوەسا چۆن گرنگی بوو منارەیە بدرێ منارەی هاوشێوە بە تایبەت ئێستا کە سیر دەکەی لەناو شاری هەولێر ڕەنگە ئەو کات تەنیا ئەو منارەیە هەبوو بێ بەڵام ئێستا سەدان منارە هەیە بۆ مزگەوتەکان ئێستا گرنگی چۆنی پێدەدرێت ئەو مینارەیە طبعا ئەمە مینارەی عباسیمان هەیە مینارەی ئەندەلوسیمان هەیە مینارەی بەغدادیمان هەیە کە دەکا عباسی مینارەی سەلجوقیشمان هەیە بەوانە دەگوترێ مینارەی سەلجوقی چونکە تایبەتمەندێکی خاصیە ئێستاگە تەماشا بکەی سیر بکەیەوە تاکە مینارەیە ئەو هەیە مینارەکانیت کە هەمووی سەری مەتەلەن بڵێن مانجی لێە بڵێن ئەوەی مانجی لێ هیلالی لێە ئەوە ناوە تەماشا دەکەی بەو نەوعی کە چوویتە سەرێ ئەوە لە داق و قیشەیە لە سنجاریشەیە هەمووی لە سەردەمی بڵێن ئەتابەچیەکان کرایە طبعاً ئێرە تا ئێستا تەنقیبات نەکرایە بن ئێرانە قوتابخانە بووە بن ئێرانە لۆ ئێرانە هێشتا بچێ خوارێ مەرحەلە چیتکەمان هەیە بەڵام ئەو مەرحەلەیە تا ئێستا بەس ئەوەندەیە ئێستا ئێرانە ئەگەر بێت و بڵێن دائیرەی ئاسار مختصین بینیتن ئێرانە هەڵبقەنێنن بە ئەوەی خۆیان زۆر شت هەیە بە دیار دەکەوی بچینە هەندێک ئاسار غورفەکان بە دیار بکەوی ژێر ئەو منارەیە خۆ قوتابخانەیەک بووە قوتابخانەیەک بووە قوتابخانەی ئەو مامۆستایانە بۆ دەژلێن ئەو گۆرستانەی لە بەرامبەرمانە گۆرستانێک هەیە دەڵێن کە ئیمامی محەممەدە یەک لەوێ دەرکە نێشترایە کە ناوی یەک لە ئیمامەکانە ئیمام و خەتیبی ئەو مزگەوتەی بووە ئیمام و خەتیب بووە سوڵتان مزەفەر نوێژەکان هەر هەمووی لە قەڵا کردیتی ماعەدا نوێژی جومعە نەبیتن نوێژی جومعە هاتیتە خوارێ لێرە نوێژی جومعی خۆی و وەزیرەکان وانە لێرە ئەنجامیدایە. مامۆسای بەڕێز یاخوا بە خێر بێن دەستان خۆش بێ زۆر سپاس بۆم دەرفەتە دەمەوێت لەو پرسیارەوە دەست پێ بکەم چۆن بتوانین مێژووی خۆمان بناسین و بیپارێزین و گرنگی پێ بدەین لەبەرەوەی شوناسی هەر نەتەوەیەک مێژوەکەیەتی کا بەتایبەت منارەش بەشێکە لە مێژووی گەلی کورد بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەرەتا زۆر سپاس بەو دەرفەتە ڕاستیدا هەر نەتەوەیەک خاوەن چەندەها نەتەوە دەرینەکان چەندەها شوێنەوار و معلەم و نیشانەی شارستانین کە گزارش لە شوناسی ئەم نەتەوەیە دەکات بەنسبەت ئێمەی کوردیش شاری هەولێر خۆی لە خۆیدا بەشێک هەلا شوناسی شارستانی نەتەوەی کورد و هەروەها ئەو شوێنەوارە دەرینانەی کەواتەیدان کە زیاتر هەمووان دەزانین هەولێر ناسراوە بە شاری قەڵا و منارە دوو نیشانەی شارستانی شوێنەوارین کە لێک زیان ناکرێنەوە کە کوردی پێدەناسرێوان دانیشتوانی کوردستانیشی پێدەناسرێ بەگشتی سەبارەت بە منارەی مزەفەریە یاخود منارەی شێخی چۆلی کە دوو ناوی لێک جیاوازن بە پەڕبوونی کات دەبین ناوەکەیان گۆڕاوە یەکێکە لەو نیشانە شارستانیانەی لەو شوێنەوارە کۆنانەی ئێمەی کورد لە شاری هەولێر کە شانازی پێوە دەکەین و بە گزارشتێکە لە شوناسی نیشتیمانی و نەتەوەیی گلانی ناوچەکە بە تێکڕایی دانیشتوانی هەولێر بە هەموو پێکهاتەکانیەوە لە کۆنەوە هەر هەمویان بە شێوازێکی یەک گورتوانە و بە تەناغم و بە هاوسۆزی و ئاوازی بەیەکەوە کاریان کردووە بەیەکەوە ژیاون جیاوازی نەتەوەی یاخود ئاینی یاخود مەزهەبی یا هەر جیاوازێکی دیکە لێکی نەکردوونەتەوە بەڵکو بەیەکەوە ئەو جیاوازیانەوەی کردووە کە دەوڵەمەندیان بکات و بەیەکەوە کۆیان بکاتەوە بە شێوەیەکە وێنایەکی جوانی شارستانەتی ئیسلامی پیشان بدا کە گزارشتێک وەکو وتمان لە شوناسی ئەو ناوچەیە لەبەرەوە ئێمەی کورد و دانیشتوانی کوردستان بەگشتی زۆر گرنگە گرنگی بۆ شوێنەوارە کۆنانی خۆمان بدەین ناوارێکی وەکو منارە کە
مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 100 ساڵ پێش ئێستا لە سەدەی بڵێن شەشەمەوە ئێستا تقریباً 800 ساڵ پێش ئێستا مێژوەکەیەتی کە لە سەردەمی سوڵتان مزەفەردین کۆکبووری دروست کراوە. دیارە سوڵتان مزەفەردین خۆی بەو کەساتێکی مێژووی وان ناسراوە کە زۆر باخی بە شاری هەولێر داوە، زۆر کاری ئاواکاری لە شارەکە ئەنجام داوە، هەم لە دروستکردنی قەیساریە بە قەیسەریە بازاڕەکان و هەم لە خانات و لە حەمامات و لە مزگەوت و لە خانەقا و لە قوتابخانە و بیمارستان و هەتا دوایی ئەوانە دروست کراون لەو شارە. گرنگیان زۆر پێدراوە، ینی کە دەڵێ شاری هەولێر بەڕاستی ناتوانین لە سوڵتان مزەفەر داخل لە شام مزەفەر گۆکبەری جیای بکەیەوە. زۆر باشە مامۆستا. پرسیارێکی دیکە کە زۆر گرینگە ئێمە بتوانین ئاماژەی پێ بدەین وە لە داهاتووکاری ئێستا بکرێت چۆن بتواندرێ وەکو شوێنێکی گەشتیاری خەڵک سەردانی بکە و بتواندرێت سوودی لێ ببیندرێت بۆی کە لەو ڕێوە نەتەوەی کوردی پێ بناسرێنرێت بە ڕووی جیهانی دەرەوە. بەڵێ ڕاستی یەکێک لەو کەم و کورتیانەی یا لەو کەمتەرخەمیانەی کە ئێمە کورد پێی دەناسین بەداخۆ تاکو ئێستا کەم و کورتی و کەمتەرخەمیە لە لانی شوێنەواریەوە هەسەندا ئێستا گرنجێکی زۆر زیاتر دەدرێت لە چاوزار، بەڵام لەگەڵ ئەوەژە هێشتاوە بەس نییە. تەماشا دەکەی لە وڵاتانی دەرەوە نەتەوەکانی ئەو سەردەما لە وڵاتانی لە قاڕەکانی دەرەوە وڵاتانی دەرەوە دەبینی هەندێک بڵێن شوێنەواری کۆنیان هەیەکەوە مێژوەکەیان چەند زۆر کەمترە لە مێژووی شارستانی یەخ لە مێژووی شوێنەوەرەکانی ئێمە کەمترە، لەوانە مێژوەکەی 100 ساڵ بێ کەمتریان زیاتر بەڵام زۆر گرنگی پێ دەدەن. ئەجا ئەو شوێنەوارە کۆشکێکی پاشایەتیە، میرنشینیەکە، تەلارێکە، پەرستگایەکە، کەنیسەیەکە دێرەکە زۆر گرنگی پێ دەدەن وەک دوگەناتە سەرچاوەیەک بۆ وەکو سەرچاوێکی داهاتی ئابووری ئیستثماریان کردووە بەرهێنان تێدا کردووە بۆ خزمەتکردنی نەتەوەکەیان هەم لە ڕووی ئابووری و هەم لە ڕووی نەتەوەییشەوە. بەڵام ئێمەی کورد بەداخەوە کە شوێنێک وەکو منارەمان هەیە زۆر گرنگ بوو، زۆر زیاتر گرنگی پێ بدرێت، نەک تەنها وەکو متەنەزەه و شوێنێکی بڵێن کات بەسەربردن و شتێکی جوانە، بەڵام لەگەڵ ئەوەدا پێویست بوو بکرێتە خاڵێکی جەد بوو ڕاکێشانی گەشتیاران لە وڵاتانی دەرەوە سەردانی بکەن. ئەوش وەکو دەرامەتێکی ئابووری سوودی لێ دەبێنرا بۆ ئێمەی کورد جگە لەوەی کە ناساندنێکە بۆ ئێمەی کورد یاخود بۆ دانیشتوانی کوردستان بەگشتی کە ئێمە خاوەن ئەو شوێنەوارە کۆنانەین و خاوەن ئەو شارستانەتە گەورەی. زۆر باشە. ئوستاز جەنابتان پێتان وایە دەبێت چی بکرێ بۆ شاری هەولێر بۆ شوێنە مێژوویەکان و بەتایبەت بۆ منارە، ینی ئێمە باسەکەمان باسی منارەیەوە دەمانێت گرنجێکی تایبەت بە منارەی هەولێر بدرێ. بەڵێ ڕاستی دەتەمان ئەمە دەزانێت ئەو منارە پێش ئەوەی کە منارە دروست بکرێت بێگومان ئەو شوێنەواری مزگەوتێکی کۆنا، ئەو مزگەوتەکەوە دەگوترێت دەگڕێتەوە بۆ کۆتاییەکانی سەردەمی ئومەوی و احتماڵی خسەرەتای سەردەمی عەباسی، ئەنی مێژوەکەی زۆر کۆنا. دواتر ئەو شوێنەوارە مزگەوتە بڵێن لەوانەیە بەڵام مزگەوتەکە کۆنەماوە، بەڵام شوێنەوارەکەی ماوەتەوە لە بۆ نمونە لە سەدەی 1970 شوێنە بڵێن گەڕیدە ڕۆژ ئاوایەکان سەردانیان کردو بینیویان تەماشایان کرێ گوتیان مزگەوتێک بۆ شوێنەوەرەکەی ماوە و بەڵام ڕووخاوە و ئاساری لەسەر پاتاری نەماوە و ناساندویانە دەبواە یاخوا پێویست بەڕاستی بە بۆچوونی من مزگەوتێک دروست کراباوە لە پاڵ ئەو منارەیە چکە مەرزانی دائیمەن منەکەوتم منارە واتای مزگەوت دەبەخشی. ڕاستە ئەو منارە کاتی خۆی کە دروست کراوە زۆر مەبەستی هەبووە، یەک لەو مەبەستانە لەوانێت مەسەلی چاودێریکردنی ڕێگەوبانەکان بیل و مەسائلی ئەمنی پاراستنی ئاسایشی ناوچەکە، بڵێن ئاگاداربوون لە پەلامار و هێرشی دوژمنان، ئاگاداربوون لەو شوێنە بەرزەوەکەوە بڵێن بەرزایەکی 45 مەتر بۆ ماوەتەوە 37 مەتر بەپێی ڕێن ڕووخان و دەڕمانی بە هەر شێوازێکی سروشتی بێت. دەبووە ئێمە بەڕاستی ئەومان بکرد بە مزگەوتێکمان دروست کرد بە بڵێن دەسەڵاتداران حکوومەت مزگەوتیشی دروست کردەوە، مزگەوتیشی لەسەر ئاسار و تڕازێکی کۆن وەکو سەردەمە کۆنەکان وەکو ئێستا ئەوەی کە منارەی بڵێن حەدبا لە مووسڵ مزگەوتە و هەم منارەشە و ڕاستە بۆ دوایاندرا ڕوخێنرا بەهۆی ئەو ڕووداوانی ئەم دوایە کە بەسەر ناوچەکە داهات، بەڵام دواتر دروستیان کردەوە هەم مزگەوت و هەم منارەکەشان دروست کردووە. جا دەکرا ئێمە ئەومان بکرد با یەک و دواتر دەبووە سیاحەتی ئاینی، هەم شوێنێکی ئێمە زۆر شوێنە بڵێن گەشتیاریمان هەیە، گەشتیاری ئاینیمان هەیە، هەم دەبووە گەشتیاری ئاینی و هەم گەشتیاری بڵێن وەکو شوێن وەکو ناوچە وەکو جوانی ناوچەکە دەبەخشێ. خەڵکانێک دێن بۆ کوردستان سەر لە هاوین هەوارەکان دەدەن، سەردانی دەکەن و دەیبین و ئیتر ئەوە شتێکی زۆر باشە، بەڵام لە هەمان کاتدا وەکو گەشتیارێکی ئاینی سولێرژبە جیرا بۆ خەڵکێکی زیاتر ڕووی لەو ناوسانەش کرد بە هاوکار لەوەی کە ڕویان لە ناوچە
هاوین هاوارەکان دەکرد گرنگە بەڕاستی وەگوتم ئێستا وەزارەتی ڕۆشنبیری ئەوڕێش بەزدی لە منارە بداتەوە و لە هەموو شوێنەوە هاوشێوەکانی بەتایبەتی منارەکە گوتمان شوناسێکی دیاری نەتەوەی ئێمەیە.